ئەزانن ئیسلام یعنی چی براکانم؟ بە کورتی و بە پوختی هەر شتێ حەقە، هەر شتێ پاکە، پاک و تەمیسی ئەوەی هەیە لەسەر ڕووی زەویە هەمووی وا لە ناو ئیسلامە. لە هیچ شوێنێکە نابینی ئیسلام ئەمر بە پیسی بکە. ئیسلام ئەمری پێت کردووە ئێستا کە دەی بۆ نوێژی جومعە سونەتە یان واجبە ئەبێ غوسلی جومعە واجبە، ئەبێ خۆت بشۆی ئەنجابەی. بۆچی؟ حکمت چییە؟ بۆ ئەوەی تەکتەوە ئەگەر ئارەقەت کردبێ بۆن ئارەقەکەت نەچێ بەگژیا. ئیسلام نەهی لێت کردووە کاتێک کە دەی بۆنێکی ناخۆشت لێ دەربچێ لە ناو مزگەوتە. ئەوە یەکێ لە حکمەتەکانێتی. ئەو جوانیە کێ کردوەتی؟ کێ ئەو ئەمرەی کردووە؟ ئەگە ئیسلام چی ئیشی بەوەیە تو خۆتە شوی دەی بۆ مزگەوت یان نایی؟ بۆ ئەوەی تەکتەوە عەزیەت نەخوا. یان بۆنێکی ناخۆش بەقەتەوە هەیە، بۆنی ئارەقە هەیە، بۆنی گۆرەویەکەت ئیسلام قبوڵی نییە. إن الملائكة تتأذى مما يتأذى منه بنو آدم. ئیسلام نەهی لێت کردووە سیر و پیاز بخۆی بێ بۆ مزگەوت. بۆ ئەوەی تەکتەوە عەزیەت نەدەی. مەلائیکەتەکانیش عەزیەتە خۆن. ئیسلام دەستنوێژی داناوە لە شەو و ڕۆژێکە 5 جار. ئەو کاتێک کە فەرمویان لە حەدیثەکەیە هەل يبقى من درنه شيء قال لا. کەسێ لە شەو ڕۆژێکە 5 جار دەست و دەموچاوی بشوە هیچ پیسیەکی پێوە ئەمێنێ نەخێر. ئەوە ئیسلامە. ئەوجا ئیسلام بۆتی داناوە نەهی لێ کردووە نینۆکت درێژ بێ، کە ئێستا ئەمڕۆ بۆ جوانی خەڵکێ نینۆکی درێژەکە. سەحابە ئەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی بۆمان دانابوو، ڕۆژی بۆمان دانابوو، نابێ لەوەندە ڕۆژە زیاتر بێ. ئەو نینۆکە پیسە، پیسی کۆ ئەکاتەوە. بۆیە هەر شتێ پیس بێت دژی ئیسلامە، پێچەوانەی ئیسلامە. بەڵام پاک و تەمیسی ئیسلام ئەمری پێت کردووە نینۆکت بکەی. باشە نینۆکت لای خۆتە. چ زەرەری بۆ ئیسلام هەیە؟ زەرەرەکەی ئەوەیە بۆ ئەوەی خۆت پاک بی. ئیسلام ئەمری کردووە بۆنی خۆش لە خۆت بدەی. یەکێ لەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویست بوو لەلای حبب إلي من دنياكم ثلاث. سێشتم لەم دنیای ئێوە خۆش ویستووە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. یەکێک لەوانە الطیب، بۆنی خۆش. بەردەوام بۆنی خۆش بکڕە، بە چەندێ بێ بیکڕە ئەگەر پێت کردرا. بۆن خۆش لە خۆت بدە. با بۆن خۆشت لێ بێ، خەڵک بۆنی خۆشت بکا، کە ماچت ئەکا، کە باوشت لێ ئەدا بۆنی خۆشت لێ بێ. ئەوە ئیسلامە.